هلو كاك فاروق چۆنی؟ چۆنی جانەکەم باشی؟ بەژی جان ئاستەکەم کاک فاروق هیوادارم قەپات نەکەی قادر نادرم کە قادر بڵێ با گفتوگویەک بکەینە تو هەر ڕەئیەکتێ گفتوگۆم لەگەڵ تۆ نییە کاک بەتواز بێنە بە چۆم ئەمە فایڵەکی توختاو خەڵک تۆ شەرم ناکەی لە بڕەکەی بۆ خەڵکو ئەمە چ زانکۆی خوێنی تر قسمی سەحەفەیە تۆ شەرم لە قۆڵکی خۆرە برا ئەتوو دەرێ ئاگات لە دنیا نییە ئەتوو کارەکتەرەکی سەواشەکاری ئەدەبتەبی سەرسەری جوێنی چنددە ئەوە ئەدەبتە ئەوە فەیلسوفەکەتە جوێن دەدەی داوەشەی فاروق تخوا شەرم لە خۆت ناکەی جوونانە دەدەی خۆش پێ فەیلسوفە ها شەرم لە خۆت ناکەی کۆیلە دەورە جواب دەوە دەمێ بە ئەدەبەوە قسە لەگە بکەم ئەوە قەپاتی کرد داوەشەی بە من دەڵێن ئەوە تخوا بزانە ئەوە فەیلسوفەکەی جوێن دەدا هاوڕێیان لە بەوم نییە لەکوێ من جوێنمدایە وەکو ئەو فاروق ڕەفیقە هاوڕێیان وەڵەوازی لێ ناینی ئەوە جوێن دەداوە جوێن بە سلێمانیشیدایە بە بەڵگە هەیە جوێنی شەخسی بە ئێمەشدایە بە دەنگ هەیە کە جوێنی ئاوە ئاز نزم فاروق ڕەفیق وەرە جواب دەوە دەزانی بوون ئاوڕێیان ناوێرنەوانە جواب دەنەوە دەزانن لەبەر ئەوەی دەزانن لە چ مەوقعێکی زەلکاودانا لە چ مەوقعێکدان نات ئاوڕێیان ئەو سەردەم بەسەر چوو ئاوە فاروق ڕەفیقەکان بێن میلەت چاواشە بکەن لە عەفدەی شوبات تیش خانەی حکمەتیان لێ قەپات کرد لە بۆ من کەتە سەجادەی لەبەر ئەوی میزانیەکیان دەدرایە خانەی حکمەتی هەبوو ئیتر خۆی کردە بەتەڵ دوای ئەوە دیتان چۆن بێکەرامەت چوو دەستی لە ناو دەستی ئەو هیوا ئەحمەدەی ناکە شەید ڕێژوانی تۆمەتبارە بە تیرۆری شەید ڕێژوان و شەهید سۆرانی مامەحەمە ئەوە خوێن و مێژوی حەفدەی شوباتی و فرۆشت ئەوە نمونەیەک لە نمونەکان ڕۆشنبیری کووردە کە خاوەنی قێم و ئەخلاق نین ئاخر هاوڕێیان ئینسانێک با خاوەنی سەد کتاببی ئینسانێک با کۆمەڵێک دروشمی بریقەدەر کە خالی بوو لە قێم و ئەخلاق تامی چی دەمینێ خۆ کێشەیمە لەگەر ڕۆشنبیر و سیاسی کورد ئەوەی خاڵین لە ئەخلاق خاڵین وەرە فاروق ڕەفیق وەرە بە خەڵک بڵێ ئەو خۆت پێ فەیلسوفە وەرە پێم بڵێ کو دەکرێ خیانەت لە نزیکترین هاوڕێ خۆت بکەی بچە ماڵی خیانەت لە بەختیار بکەی وەرە بە خەڵک بڵێ دەمیزە و پرسیارانت لێ بکەم بەس دەزانیت مێژوکی ڕەشت هەیە مێژوکی قێزەوەنت هەیە وەرە بە خەڵک بڵێ لۆ ناوێری بچیەوە کەنەدا ئەو شەهادەی وەرت گرتیە لە سەروی 200,000 دۆلارت لێ سەرف کردیە وەرە پار لە ترسی قەردی حکومەتت ناوێری بچیەوە کە ئێستاکە زەریبەی لەو 15 ساڵەی گەلێک زۆر هاتە سەرێ هەمووانە لە کەنەدازان بچووکترین شەهادە 20,000 دۆلاری دەوێت وەرە ئەو فاروقە 200,000 دۆلاری زیاتر قەت کردیە فایزی ئەو 15-20 ساڵە هات سەر بۆیە ناوێری ئەوە نازانی کاسبی بکە نازانی مێژوکی ئەو ئەگە پارەکەشت دایتەوە لە چێت دایتەوە کە دەڵێن لە ژیانت لەو کەنەدایی شەکت نەکردیە هەر لە سۆسیالی بووی وەرە باب من وەرە شەرم لە خۆت بکە جەنابەت قسە بە ئێمە دەڵێ ئەمە سەنگەرمان لەو دەسەڵاتەی گرتیە قوربانی دەدەن جەنابی شدەتی خۆت زەلیل کڕنۆش لە بۆ ئارینی مەسرور بارزانی دەبەی لەو میدیایی لەو 8,000 دۆلاری خۆت ڕاز دەکەی وەکو ئافرەت وەکو هەموو ئەو ئافرەتان دەچن بە شەوێک لۆجی کلاسەچی دەکەن فەرقی گۆوانە چییە هەردوو لاتان ئەو بە مێشی ئەو جەستەی دەفرۆشیتن فەرقتان چییە دێ ئەو جەست دوێن بە ئێمەش دەدەی ئێمە بەو شێوەیە میتۆدێکمان دیتەوە ڕسواتان دەکەین ئەو میتۆدە لە ئەوروپاشەیە ڕۆژنامەگەریشەیە هاوڵاتێکی کاک هاوڵاتێکی ئاسانی ئاوە فاروق ڕەفیق ڕسواتان دەکەین کە نەوێرن بە کەیفی خۆتان خیانەتیش بکەن بێن بە سەقەفیش خۆتان بە خەڵکە بچێشن تاوانیش بکەن وەکو حیزب و کەسی سیاسی ئەوە بکەن ئاوا لە جیاتی ناڕەزایەتی ئاوە دەین لە دەرگاکانتان دەدەن لە تەلەفۆناتەکانەوە لێتان دەینە ژۆرێ شەرم لە خۆتان بکەن ئەو زۆرە نوخبە ڕۆشنبیریە کە خۆتان وەکو ئافرەتی لەش فرۆش هەرڕاز لە بەرامبەر منداڵی مەسئول دەکەن